ئیوا هەیە پولزاتە خزمتە ئامۆزاتە گلەیلیە کاڵی ئەم جارە ئیشم تێکەوت ێ باوەجیان نییە کە نەبێ لە کوێ بۆ بێنم من لە لای یەکێک لەو شەمعانەوەم کە تەنکەرەکان پڕ دەکات ئەمە شەمعەیەکی حکومیە کە بە نرخی 15 بۆ 20,000 دینار ئەو دەگەێنن بۆ ماڵان بەڵام ئێستا وای لێ هاتووە ئەگەر بێت و سایاقی تەنکەرێک خزمێ بێت ئەوە حیاتە خۆشە بێ و زوو ئاوکۆ بەدەستەگات بەڵام لۆدەکە ئەمەنە زۆرە سەرەی 2 ڕۆژ بۆ 3 ڕۆژ گیراوە لێرە کاوسمانی لێ کاوسماگە فەرموویتە ئێرە ئەگەر من ئێستا داوای تەنکەری ئاو بکەم بۆ کێگا بەدەستم لانی کەم 3 ساعت بۆ 4 ساعتی پێچێ ئەویش ئەگەر بەخوا زیاتریشی پێچێ سەری چەنێ لە تاکەی لێ تۆ من سەری ئێستا 5 کەسم لامەوە کەی دوێنێت دوانی پێرێ سیانەی دوێنێ بەڵێ پێرێش بەخوا دوانی پێرێ ئەرە بەخوا ئەی باشەمە بۆ ئەم کەسانی کە لەلاتە بۆکەی پێیانەگات ئیتر لە بەیانەوە کە دەستم پێ کرد ئەوەی کە بزانام زۆر مساقیان زۆر دواکەوتووە ئەلەوەن دەست پێکەم ئینشەڵا و دەورە ئەبێت تەوایان کە تەلەفۆنە زۆر بۆیە زۆر ڕۆژانە زۆر بەڵێ ئەی ماڵی خزم و کەس و کار و تەکلیفۆمانە ئەوەشی تێکەوێ نەوەڵ وەکو فریاکەوتن هیچ کەسێکمان فریا ناکەین چونکە من لە ڕۆژێکا 3 بۆ 4 تەنکەر ئەوە مەرەکەوێت باشە لە ڕۆژێکیشا 70 تا 80 تەلەفۆنم بۆ دێت وەرە 80 تەلەفۆن 4 تەنکەر ئەو بەسەر چەند کەسا تۆزیعەکەی بۆ چی بنێرم بێم بچێ ئیتر حاڵمان ئاوایە بەخوا ئەی باریشە من لەسەری کورە هەر زۆر ئیوا هەیە پولزاتە خزمتە ئامۆزاتە گلەیلیە کاڵی ئەم جارە ئیشم تێکەوت ێ باوەجیان نییە کە نەبێ لە کوێ بۆ بێنم بەڵام ئەو زۆریان قەنەعەتیان بەوە نییە تەنکەری ئەو بە 15 بۆ 20,000 نووسراوە لە لای ئێوە لای ئێمە بەڵێ زیاتر نافرۆشێمە نا لای ئێمە زیاتری تیانە بەڵام کەسی وا هەیە کە خۆی سواز بخوازی باشترە کە ئەیبەیە لێ کاکەژیان لەبەر ئەوەی فریام کەوتی لەبەری ئەوەمان نەبوو 5,000 زیاد زۆر ئەوە سوتفاگا 5,000 زیامانایەتێ ئەژنەوەکو ئەوەی بڵێ خۆمان داوای بکەین خۆمان داوای ناکەین ئێمە چیە کە باسەکەڵە بە تەنکەری ئەو بۆ 50,000 60,000 80,000 ڕۆیشت و ئەمانە باسییان بابەتان ناکەن ئەوە لە ئەهلیەکانە لە ئەهلیەکانە ئەوە شەمە ئەهلیەکان شەمە ئەهلیەکان بەڵێ تاسە گرانترین کە بیست بێتێ بە چەند فرۆش تا 75 ئێماگامان لێتی تەنکەری ئەو یەک تەنکەر ئەو بە 75,000 بۆ تەعزیان بردووە پێرێ 75,000 وەرە ژیراوە بۆ یەک تەنکەر ئەو کە بۆ تەعزیێش چووە تەنکەرێ بەقەی ئەمەی پشتمانەوە تراکتۆریش بووە 16 بەرمیل ئەمە چەند بەرمیلە ئەمە 8 هەژدەیە بەڵێ باشە ئەم نرخانە بەم شێوازە ئەمە کاریگەری لەسەر دۆخی ژیانی هاوڵاتیانیش کردووە بەڵێ ئەی چۆن کاریگەری ناکە برام خەڵک لەکوێی بوو 70 تا 50,000 بابە تەنکەریەوە بە قوربان نەکوێی بوو لەکوێی بێنێ چۆن پێیای کات خۆ ئاوی شتێکە حیاتی ژانە بۆ ڕۆژانە بە کاریێت وە ئەی خەڵک میانی ساتی چۆن هەرە بێ بیکڕێ غەس بەکە بیکڕێ هەموو شتێک بە ئاوە کرێ ئەو بۆ گەڕەچێکە بن کە ئاوی نییە بە زۆری هەرە زۆری کەس ئێمە زۆر زەختمانە سەر بێ بەرزایەکان و کورسات ئەم بەرزەکان کوێیە بەرزایەکانی سلێمانی